سلااوتانێ بێت لە کۆلیژی تەکنیکی سۆران ئەمڕۆ پانێلێک وەک دەخرێت بۆ لەسەر مەترسیەکانی مادە هۆشبەرەکان کە ئێستا هەڕەشەی زیتیم لەسەر کۆمەلگە بەتایبەت لە هەرێمی کوردستان لەم چەند ساڵی دواییدا کابینین و حکوومەت هەرێمی کوردستان زۆر کاری لەسەر ئەم مەترسە کردووە کە هیچ نەبێت بابەتی مادە هۆشبەرەکان بەرەو کەم بنووسێت. لێرە مامۆستا پاکستان ڕاگیر کۆلیژ تەکنیکی سۆران میوانی مامۆستا چەندە گرنگە قوتابیانی کۆلیژ و زانکۆکانی لەم پانێڵانە بەم جۆرە وشیان بکرێت. سەرتا بەخێرات ئێوەی بەڕێز دەکەین. ئێوە کۆلیژ تەکنیکی سۆران مانگانە بۆ سێمینار و ڕوودیبێتمانەیە سالاچی ئەو ڕوومان کە بەخستنی ئەو پانێلەیە لەژێر ناونیشانی مادەی هۆشبەرەکان و خەدمەتنووسەکانی لەسەر کۆمەلگایە پێمان باش بۆ کۆلیژ تەکنیکی سۆران بانکێشتی مامۆستایانی شارەزا لەو بوارانە بکەین کە بەڕاستی مادە هۆشبەرەکان بە هەموو زۆرەکانیەوە مەترسێکی جددیە لەسەر کۆمەلگا بۆیە واجب بۆ ئەرکی ئێمە زانکۆ کۆلیژەکان و هەروەها ڕاگەیاندن مامۆستایانی ئاینی پەروەردە تەندروستی بە هەموو دام و دەستگایەکانەوە بتوانین گرنگی بەو بابەتەی بدەین بە قوتابیانمان گەنجولەوانمان هوشیار بکەینەوە لەسەر مادەی هۆشبەرەکان و مەترسیەکانی لەسەر کۆمەلگا و ئاگاداریان بکەین کە بەڕاستی وریا بن و نێزیی ئەو کەسانە بن بەداخەوە لە هەرێمی کوردستانیش ئەمە ئاگاداری کە گەنجانی زۆر خوان کرد بە مادە هۆشبەرەکان جا بە هەڵە توش بوونە یا کەسانێک کە توش بوونە بە ئەنقەزیانەوەی کەسانی دەر وەکو خۆیان توش بکەن و بن ناو بەرنامێ بۆیە ئەمە دەمانەوێت لە ڕێی ئەو پانێلانە وشیاری و مەترسیەکانی بڵاو بکەینەوە ئاگاداریان بکەین کە وریا بن و ئەمە بتوانین کوردستانمان بپارێزین کە جیهان لێدا نیگەرانە ئێمەش وەکو هەرێمی کوردستان بتوانین لە ڕێگای ئەوەش وشیاریە خزمەتی پێویست بگەینین بە قوتابیان. باش چێ نەوانەی بەشداری پانێلیستەکان؟ دکتۆر سەلاح ئەنوەر ڕاوێژکاری وەزارەتی کار، مامۆستا سەرمەند بەرزەنجی مامۆستای زانکۆ پۆلیتەکنیکی هەولێر و هەروەها مامۆستا محەممەد خۆشناو لە مخابەراتی ئاسایشی گشتی کە بەشداری پانەڵەکان دەکات وەکو شارەزایان لەو بوارە گەشتبەرە کردیە پێمان باش بۆ میوانداریان بکەین لە ئەمڕۆ لە کۆلیژ تەکنیکی سۆران بە پانەڵەی دەستەکان خۆش. زۆر سپاس. مامۆستا پاکستانی باگەری کۆلیژ تەکنیکی تەکنیکی سۆران لێرە مادە هۆشبەرەکان یەکێکن لەو مادانە کە هەڕەشەی زین ئەو داتا و زانیارانەی کە هەرێمی کوردستان ساڵانە هەڕەشەی زین لەسەر کۆمەلگا هەر بۆیەش ئەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەمیش ناوەندەکەس ئامانجیان ئەوەیە تەواوی قوتابیان کە وانە دەڵێ وانە دەفێنن بە مەترسیان زۆرە مادە هۆشبەران ئەوەی ئێستاش دەبینن لە شاشەی زاریکردنەوەی ڕێکخستنی پانێڵێکان لە بۆی ساڵەکیەکانی کۆلیژی تەکنیکی سۆران زیگە لە مامۆستا پاکستان سەرەتا بەخێراتنتان سەبارەت بە مادە هۆشبەرەکان بۆمێکی شانەوە نییە لە کۆمەڵگەکان بەڵام ئەگەر تەماشا بکەین پەیوەندیشی نییە بە کۆمەلگای پێشکەوتووە کۆمەلگای دواتۆ چونکە هەموویان کێشەی جیهانیە ئەم کێشە جیهانیەش مەسەلەن بۆ ڕاگررتنی کۆمەلگا لەڕووی ئابوووریەوە تەندروست بین لەڕووی تەندروستیەوە هەر تەندروست بین و لەڕووی وشیاریەوە پێویستە کۆمەلگا لەم کێشەیە ڕزگاری
سەرۆکایەتی گەورە و پێکەوان بەڕێز سەرۆکی زانکۆی پۆلیتێکنیکی هەولێر بەڕێز نوێنەرێکی پارتی دموکراتی کوردستان کاک دەستۆمەلانی بەڕێزان نوێنەران بەر پرسانی دام و دەستگای حزبی و حکومی و ڕێخەرانی پانێڵ مامۆستایان و قوتابیان و نوێنەرانی و قوتابیانی خۆشەویست ئامادەبوانی هێژار ئەم کاتتان باش و بەخێر بێ سەرچاوان سەرەتا بێت بە ناوی کۆلیژی تەکنیکی سۆران بە خێراتنی گەری کار بەداتی ئێوەی ئازیز بکەم بۆ بەشداریتان لە چالاکی ئەمڕۆ کە بەڕێوەچوونی پانێڵەکە لە